لدور في مجاري قلت بيجا كده قال برز دكتور طارق زبيدي شو مكاري سياسي لبغداد دكتور صوت على بيتهم كاتتان باش لعراق دا تاسا چەند دۆسی گەنجەڵیەک لاکراوەتەوە تا پێمان وابێت ئەگەر پارێزبەندی لایەنە سیاسیەکان لەسەر بەرپرسانی گەندەڵ لە عێراقدا هەبێتەوە درێنە دادگا و دۆسیەکانیان یەکلاکرێتەوە. لە ڕاستیدا ئەو کێشمەکێشە سیاسی کەوا هەیە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەسەر کاری پەرلەمانەوە بەسەر چاودێریکردنی پەرلەمانەوە باوەڕم وایە چاودێریکردن بە تایبەتی بۆ تەواوی جومگەکانی دەوڵەت پەیوەندی بە سیستەمی پەرلەمانیەوە هەیە و پێویستە ئەمە لەوێەوە بێ بۆیە من باوەڕم وایە ئەو کێشمەکێشە سیاسی کەوا هەیە و هاوکات ئەو گەندەڵیانەی کەوا هەیە کاریگەریەکی ڕاستەوخۆی بەسەر تەواوی دام و دەستگاکانی چاودێریەوە هەیە سەرڕای ئەمەش سەرڕای هەموو هەوڵەکان کەوا هەیە لە ڕوبەڕبوونەوەی گەندەڵیدا بەڵام بە شێوەیەکی گشتی گەندەڵی بووتە دیاردەیەکی بەربڵاو هاوکات دیاردەیەکی ڕێکخراو بووە و لەبارەی چارەسەرکردنیەوە هەوڵی زۆر گەورەی پێویستە بۆ ئەوەی بتوانرێت هەموو ئەمانە بەلاوە بنرێت. گەندەڵی دکتۆر لە عێراقی گەشتە چه ئاستی؟ من باوەڕم وایە ئەمە بووەتە دیاردەیەکی بەربڵاو لە عێراقدا هاوکات لە تەواوی کۆمەلگا و لە تەواوی دامودەستگاکاندا لە دامودەستگاکانی دەوڵەتی عێراقدا هەیە و بێگومان ئەمە بڵاو بێتەوە تەنانەت ئەمە جیاوازی هەیە لە قۆناغەکان بۆ نمونە لە 2000ەکانەوە تا ئێستا قۆناغ بە قۆناغ جیاواز بووە و قەبارەشی گەورە بووە هەوڵێک هەیە بێگومان هەیە هەندێک هەیە باس لەو دەکەنکەوە هەوڵەکان لەسەر ئاستی پێویست نین بەڵام سەرڕای هەموو ئەو هەوڵێکەوە هەیە بەڵام بۆتە هۆی ئەوەی کەوا نەریتی دیاردەی گەندەڵی نەیتوانیوە بە تەواوەتی لەناو برێت هاوکات سیستەمی دادوەریژن ئەمەی نەتوانیوە حکوومەتی ئێستا و حکوومەتی ئایندەش پێویستە کار بکات لەسەر ئەوەی کاری زیاتر بکات لەسەر ئەوەی بۆ ئەوەی ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە. بەڵێ ئەگەر کار بکرێت کاری جدی بکرێت بۆ ئەوەی کە ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە بۆ ئاستێکی کەمی دابەزێنن ڕەنگە داهاتووی عێراق پێتان وابێت بەرەو باشتر بڕواتەوە ئەگەر نەکرێت دۆخەکەوکو ئێستا بەردەوام بێت داهاتووی عێراق بەرەو کوێ لەم دۆخەی کە بەرپرسەکانی بەم شێوەیە گەندەڵی بکەن. لە سەرەتادا دەمەوێت لە وەڵامی قۆناغی بەشی دووەمی پرسیارکە بدەم یەکەمیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بێگومان کاریگەریەکی ئیجابی هەیە بۆ بنیادنانەوەی دەوڵەت هاوکات کاریگەریشی بەسەر ژێرخان و داواکاریەکانی خەڵکەوە هەیە لە سەرەتادا پێویستە چۆن بتوانین کە ئەمە سەرکەوتوو بێت بەتایبەتی لە چاودێریکردنی گەندەڵکەران ئێمە پێویستمان بە کۆمەڵێک ئامراز هەیە ئەم ئامرازانە پێویستە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبێت لە ژێر چەتری پەرلەماندا ئەم ئۆپۆزیسیۆنیە تەنیا و تەنیا نەبێ واتە هیچ کاریگەریەکی نەبێت و تەنیا هەبوونی نەبێت تەنیا وجودیت نەبێت پێویستە کاریگەری هەبێت لەسەر پرۆسەی سیاسی بۆیە ئەمە لە ژێر سەتری پەرلەماندا شتێکی پێویستە ئەمە بەشێکە و ئامرازێکی گرنگە لە سیستەمی پەرلەمانیدا لە تەواوی پەرلەمانەکانی جیهاندا بێگومان کوتلەی ئۆپۆزیسیۆن هەیە لە پەرلەمان و پشکی هەرە گرنگیان بەردەکەوێت لە ڕوبەڕوونەوەی گەندەڵیدا بە تایبەتی و هاوکات لە چاودێریکردنیشدا بە هەمان شێوە لەسەر ئاستی سیستەمی سیاسیەوە بۆیە ئەم سیستەمە دەتوانێت بە دوواداچوون بۆ گەندەڵی بکات و چاودێری هەموو پرۆسەکان بکات ئەم کوتلانە ئەم گروپانە دۆخی سەرچیان یاخود پێگەی سەرچیان لە پەرلەمان ئەوەیە چاودێری گەندەڵی بکەن بەڵام لە عێراقدا ئۆپۆزیسیۆنێکی ناچالاک هەیە کەوا ناتوانن کاریگەری خۆیان پیشان بدەن لەسەر ئەوەی کەوا بتوانن گەندەڵیەکان بە شێوەیەکی ڕوونتر باس بکەن. باشە دکتۆر کینە ئەوێن گەندەڵیە دەکەن و کینەش ئەوێن گەندەڵکاران دەپارێزن. لە ڕاستیدا بابەتی گەندەڵی شتێکی ڕوون نییە چونکە زۆربەی هەر زۆری
ئەوەی دیارەکەوە کاری نەڕاست دەکەن هاوکات هەندێک ناو دەپارێزن و دەیشارنەوە سەرڕای ئەمە هەندێک جاریش هەوڵ هەیە لە ڕێگەی گەندەڵیەوە کەوا بتوانرێت کەسانی گەندەڵ هەوڵی ئەوەدات خۆی بچێتەوە لە هەموو ئەو چاودێرێنەیەکەوە هەیە کینە لە عێراق دکتۆر کینە لە عێراقی گەندەڵکاران دەپارێزن ناوی دیاریکراومان نییە من مامۆستای زانکۆم و ناوی دیاریکراوم لە بەردەستدا نییە بەڕاستی بۆ ئەوەی بێم و لێرە ئاشکرای بکەم بەڵام بێگومان هەندێک ناو هەن لە ئاسی دادوەریشدا دەکرێت هەر ناوێکی شەبێ پێشکەشی دادوەران بکرێ. بەڵێ دکتۆر بەراوردتان کردووە لە نێوان ساڵانی 2023-22 ینی بۆ گەڕانەوەیەک بۆ دواوە و تا ئێستا گەندەڵی لە عێراق گەشەی کردووە یان بەرەو کەمبوونەوە چووە؟ ئەم بێگومان بۆ چونێکم هەیە ئەوەی کەواتۆ باست کرد لەسەر ئازی عێراقیشەوە من باوەڕم وایە گەندەڵی لە داکشاندایە داکشانێکی تێبینی کراوە هاوکات لە ئەنجامدا هەوڵ هەیە هەوڵێکی زۆر جددی هەیە بۆ ئەوەی بتوانرێت ئاستی گەندەڵی کەم بکرێتەوە تەنانەت هەندێک ڕێکاری نوێش هەیە لەسەر ئاستی یاسادانانەوە لەسەر ئاستی چاودێریکردنەوە بەڵام بەهۆی قەیرانی سیاسی ئەو قەیرانێکەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەیە ئەمە بۆتە هۆی ئەوەی کەوا چارەسەرێکی گشتگیر نەبێت بۆ ئەوەی بتوانن زیاتر ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە. هاوکات ناتوانێت تیشی بکرێتە سەرمە من باوەڕم وایە کەوا پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئێستا لە داکشاندایە واتە لە کەمبوونەوەدایە بە شێوەیەکی گشتی ئێستا دەچێتە ناو دەپوکێتەوە و لەگەڵ کات زیاتر ئەمە دەبێت. لە دکتۆر فراکسۆنە ئامال لە پەرلەمانی عێراقی وەها نابێژیت دەبێژێت کۆ گەندەڵی ڕۆژ بڕۆژ لە عێراقی دە هەڵکێشانێدایە. من زانیاریم نییە لەبارەی هیچ لێدوانی کوتلەیەک یاخود گروپێکی پەرلەمانی بەڵام من بۆچوونی تایبەت بە خۆم هەیە و بۆچوونی جیاوازیش هەیە هەندێکی دەڵێ گەندەڵی زیاد دەبێت بەڵام من ڕاستە دیاردەیەکی دیاری کراوە دیاردەیەکی دیارە ناو کۆمەلگادا بەڵام ڕوبەڕووبوونەوەیەکی باشیش هەیە و تەنانەت دەتوانم بڵێم هەموو هەوڵەکان لە دژی گەندەڵی ئێستا بە پێی پێویستین بەڵام سەرڕای هەموو ئەوانە گەندەڵی لە داکشاندایە و لە ئایندەیەکی نزیکدا دەبینین کەەوە هەندێک ڕێکاری نوێ دێتە ئاراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. زۆر باشە دکتۆر لە بەریا دوسێ ساڵان بەریان نەها دزیا سەدێ لە عێراقی ڕۆدا یعنی ئەف تشتێک بوو لە دنیای دەنگ بەدایە چاوەڕێ دکەن یان پێشبینی دکەن و جارەکەدن ئەvە دووبارە نەبە یاخوا بە میکانیزمەکە دیکە ئەف دزیە لە عێراقیدا ڕوونەدەن. من باوەڕم وایە ئەم ڕووداوێکی ڕوونە تەنانەت ڕایگشتیش ئاگاداری ئەم دۆخە بوون ئەم ڕووداوە بوون ئەم جۆرە ڕووداوانە باوەڕم وایە لە ئایندەدا دووبارە نابێتەوە چونکە حکوومەتی ئێستا درایەتێکی هەیە لەم بارەی و هاوکات خاوەن ئەزمونە هاوکات هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوی بتوانێت ئەم دۆسیانە تایبەت بە گەندەڵی بێ یاخود تایبەت بە بازدانەوە بێ ئەمانە بەلاو بنێت بۆیە ئەم جۆرە تاوانانە لە ئایندەدا باوەڕم وایەکەوە دووبارە ناکرێتەوە چونکە ئێستا سوود لەو هەڵانە دەبینێتەوە ئێستا کراوە. بەڕاست دکتۆر تارق زوبەیدی شۆڤەکاری سیاسی لە بەغدا لەگەڵمان داوی زۆر سپاس دکتۆر. سپاس جەنابی دکتۆری.